پرۆژه یاسای ئازادی ڕادەربڕین لە عێراق لە نێوان ڕێخستنی خۆپشاندان و سەرکوتکردنی ئازادیەکان بەڕێز محەممەد زەیدی چالاکوانی مەدەنی لە عەممانەوە لەگەڵمانە سەبارەت بەمە بەڕێز محەممەد سوپاس مامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن. ئەم پرۆژه یاسایە بۆ زیادکردنی ئازادیەکانە یاخود بۆ کۆتوبەندکردنی ئازادیەکانە؟ ئێوارەتان باش، ئێوارەی ئێوە و بینەرە بەڕێزەکانتان باش. لە ڕاستیدا ئەو یاسایە سەرکوتکردنی ئازادیە تەنیا تێبینی دەکەنەوە یاسایانە لەو حکوومەتەی بەغدا جێبەجێ دەکرێت، چونکە بە تەواوی ئەو حکوومەتە بە فەرمانێکی دەرەکی وڵاتێکی دراوسێ کار دەکات. دەبواە حکوومەت پرۆژه یاسای گرنگ و پەکخراو تێپەڕێنێت. دەبواە زیاتر لە 4 مانگە موچەی هەرێمی کوردستانی نەداوە، دەبواە ئەو پارەی خەرج بکات، دەبواە زیاتر گرنگی بە هاوڵاتی عێراقی بدات، نەک ئازادی گەنج و ڕۆڵەکانی عێراق سەرکوت بکات. سیرکەن ئەوەی دەبێتە چالاکوان نابێت فەرماندەیەکی گروپێکی چەکداری لە بەغدا ببێتە چالاکوان و مافی عێراقیەکان بپارێزێت و داکۆکی بکات. لە 2023 تا ئێستا من لەژێر سەرکوتکردن بوومە، خزمەتگوزاریم نەبووە، من دەبمە چالاکوان نەک ئەوان. ئەو پرۆژه یاسای ئەمڕۆ ویستیان تێپەڕێنن بریتە لە سەرکوتکردنی عێراقیەکان و هیچێکی تر. باشە تا چەند ئەمە ینی ئەم پرۆژه یاسایە پاشەکشە بە ئازادیە گشتیەکانەکە لە عێراقا؟ بەڕێزم، ئێستا ئێوە دەزانن عێراق وڵاتێکی دەرەکی کۆنتترۆلی دەکات، بەڵام عێراقی لە ناوخۆدا هەیە لە شەقامی عێراقی ڕاگەیاندن و هاشتا کۆنتترۆلی کردووە. ئەمڕۆ کاتێک با بڵین وەکو نمونەیەک بوو، ئەمە گەلی عێراقی یاخود شەقامی عێراقی ڕەتی کردەوە حکوومەتێکی ئێرانی یاخود هەژمونی ئێرانی لە عێراقە بێت بووە هاشتاگ لە فەیسبوک بڵاو بوویەوە سەرکوتکردنی گەلی بەدواداهات بەهۆی چی؟ بەهۆی ئەوەی ئێران لە خۆی ڕازی بکات. ئەمە ئەو پرۆژه یاسایە بۆ ویستیان تێپەڕێنن بە فەرمانێکی دەرەکی و خواستێکی دەرەکی، نەک خواستێکی ناوخۆی. پرۆژه یاسایەک یەک پرۆژه یاسا تێپەڕێن لەم ئەنجومەنی نوێنەرانە کە 4 ساڵە بوونی هەیە یەک یاسام پێ بڵێن لە خزمەتی هاوڵاتی بێت نییە. ئەو ئەنجومەنی نوێنەرانە پەکخراوە پڕە لە کێشەی ناوخۆیی، تەنیا هەوڵ دەدات پاسا و دروست بکات یاخود خزمەت گوزاری ورد و بێکەڵک بێنێتە پێش. هیچ خزمەت گوزاریەکی نەکردو لە ڕاستیدا. وەک چالاکوان ئێمە دەزانین ئێستا عێراق بە شێوەیەکی گشتی ئازادی ڕادەربڕینی نییە، لە نەهامەتیدایە. کاتێک باز لە ئازادی ڕادەربڕین دەکەی ڕای خۆ دەردەبڕی دەبێ بچی لە هەرێمی کوردستان بژی لە ژێر چەتری حکوومەت هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە هەولێر لە ژێر دەسەڵاتی بەڕێز مەسرور بارزانی خوددا تەمەنی درێژ بکات و سەرۆک بارزانی چونکە ڕێگە بە ئازادی ڕادەربڕین دەدەن لە هەولێر نا، بەڵام لە شوێنەکانی دیکە ئازادی ڕادەربڕین نییە، سەرکوت دەکرێ و چارەنووسیشت دیار نابێت. زۆر باش کاک محەممەد، ئەم پرۆژه یاسایە واناکات کە دەستی میلیشیاکان واڵاکات بۆ ئەوەی هەر خۆپشاندانێک کە ئەمان لەگەڵیان نەبوون یا بەدڵیان نەبوو کۆتایی پێبێنن سەرکوتی بکەن بە یاسا؟ بەڕێز یاسا ئەو یاسا خۆی لە دوو بەشە. ئەو یاسایە خۆیان بیانەوێت لە ڕاگەیاندنەوە بیشارنەوە، واتە چیتر دۆسەی گەندەڵی بڵاو ناکرێتەوە. بەڕێوبەران وەزیران خۆیان سەر بە لایەنی دیاریکراون، سەر بە لایەنی سیاسی و گروپی چەکدارین بۆ نمونە لە ناوچەی سەیدیە ئەوی ڕوویدا ویستیان چی بکەن؟ دەیانەوێت لە ڕاگەیاندن بیشارنەوە، دەیانەوێت ڕاگەیاندن لە عێراق نەمێنێت، چالاکوان نەمێنێت، ڕاگەیاندکار نەمێنێت، ئەو کەسانی ڕەخنە دەگرن نەمێنن، خۆپشاندانیش نەمێنێت لە کۆتاییدا، چونکە ئەوەی خۆپشاندان دەکات بەو شێوەیە نییە کە بۆ خۆشی خۆی خۆپشاندان بکات، بەهۆی سیستەمی حکوومەتە، بەهۆی سەرکوتکاریەکانی حکوومەتە خۆپشاندان دەکات. دەیانەوێت پرۆژەی خۆپشاندان لە عێراق نەمێنێت، ویستیان کۆتایی بە بوونی ڕاگەیاندکار و ڕەخنەگران
کۆتاییان پێ بهێنن ئەوان لە هەرێمی کوردستان ئەگەر بتەوێ ڕەخنە بگری چالاکوان بی دەبێت لە هەرێمی کوردستان بژی لێ پارێزراوی لە ڕاستی لە باڵێن چونکە دەوڵەتە وەک دەوڵەتە تاکە دەوڵەتە لەو عێراقە ڕێگەت پێ بدات ئازادی ڕادەڕین هەبێت بە ئازادی ڕێخۆ دەربڕی لە ڕاستیدا ئەو حکوومەتی عێراق دەوڵەتێکی ئێرانیە ئێران دروستی کردووە ئەمە بۆ ئەجێندای دەرەکی و ئێرانی تورکیا باشە ئەم پرۆژه یاسایە پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە بۆچی ئەم تەوقیتی هەڵبژێراوە ئەم پرۆژه یاسایە هێنراوەتە پێشەوە هۆکارەکەی چییە؟ قۆناغی داهاتوو بوونێکی بەهێز دەبێت بۆ خۆپشاندانی فراوان دەکرێت بە دیاریکراوی لە بەغدا بەهۆی چی بەهۆی سەرکوتکاریەکانی حکوومەت چالاکوان بوونیان دەبێت بە شان بەشانی برایانی خۆیان لە ڕەوتی سەدر بۆ ئەوەی کۆتایی بە بوونی ئەمریکا و ئێران بێنن ئێمە وەکو کەسانی مەدەنی داوای سەرۆک وەزیرانێک دەکەین سەرۆکۆمارێک وەک بەڕێز جەعفەر سەدر چۆن بوونمان دەبێت لە ڕێگەی تێپەڕانی ئەو پرۆژە یاسایە سیرکەن ئەگەر لە ئەنجومەنی نوێنەران لەوانەیە ناکۆکی هەبێت تێڕوانین جیاواز بێت ئەنجومەنی نوێنەران زیاتر بن لە برایانمان لە کوردەکان یاخود لە سربەخۆیان ویستیان کۆتایی پێبێنن دەوڵەتی داهاتوو ئەو کاتە هەژمونی ڕەوتی سەدری هەیە هەژمونی برایانمان لە کورد هەیە بەڵام ئێستا ئەوان خۆیان کۆنتترۆلی نێو ئەنجومەنی نوێنەران دەکەن بەڕێز محەممەد زەیدی چالاکوانی مەدەنی لە عمانەوە لەگەڵ ما بووی سوپاس با مادەمونی بەڕێستان بەخێر بێن